لك يا كتاب الله عون تزيل مخاوف. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسوله ومن والاه. سپاس و ستایشی بێپایان بۆ کردگاری جیهانیان. درود و سەڵات و سەلامی خوا بڕژێ بەسەر سەرداری مرۆڤایەتی و پێشەوای ئومەت محەممەد المستەفا صلى الله عليه وسلم تاوەکو ڕۆژی دوایی. مەدرسەی عیلم و عیرفانە قورئان، باغ و بەهاری دڵانە قورئان، بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان. قورئان ژیانمە هەناسە و بوونمە، شاد و سەربەرزم دەستورمە قورئان. دڵم کانیاوی ڕوونی هودایە، چونکە قورئانە ڕازی دەروونمە. بەڕێزان، ئەمڕۆ پێنجشەممە بەرواری دەی جەمادی دووەمی 1446 هیجری بەرامبەر 22 سەرماوەرزی 2724 کوردی، 12 کانونی یەکەمی 2024 میلادی، دەزگای نووری حیکمە لە شاری هەولێر دێمین ئاهەنگی نووری دڵان بۆ پێشبڕکێی قورئانی پیرۆز لە نووسینگەی دەزگا ساز دەکات و بڕوانامە و خەڵات دەبەخشێ بە پۆلێک لە بەشداربوانی پێشبڕکێکە لە برایان و لە خوشکان. باشترین دەستپێک قورئانی پیرۆزە، بۆیە بۆ ئاودێرکردنی زیاتری دڵەکانمان داوا لە بەڕێز مامۆستا عەبدوڵڵا شەمسەددین دەکەین کە یەکێکە لە بەشداربوانی پێشبڕکێکە بفەرمێت بۆ خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز و دوا بە دوای گوێبیستبوونمان لە قورئانی پیرۆز بینەری دوکومنتارێک دەبین لەسەر ناساندنی دەزگا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اقتربت الساعة وانشق القمر وإن يروا آية يعرضوا ويقولوا سحر مستمر وكذبوا واتبعوا أهواءهم وكل أمر مستقر ولقد جاءهم من الأنباء ما فيه مزدجر حكمة بالغة فما تغني النذر فتول عنهم يوم يدعو الداع إلى شيء نكر خش عن أبصارهم يخرجون من الأجداث كأنهم جراد منتشر مهطعين إلى الداع يقول الكافرون هذا يوم عسير. كذبت قبلهم قوم نوح فكذبوا عبدنا وقالوا مجنون وازدجر فدعا ربه أني مغلوب فانتصر ففتحنا أبواب السماء بماء منهمر وفجرنا الأرض عيونا فالتقى الماء على أمر قد قدر وحملناه على ذات ألواح ودسر تجري بأعيننا جزاء لمن كان كفر ولقد تركناها آية فهل من مدكر فكيف كان عذابي ونذر ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر صدق الله العظيم.
نوری حکما دەستگایەکی پەروەردەیی و ڕۆشنبیری ناحکومیە کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەیی و زانست و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 18 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێ لەسەر دەستی ستافێکی شارەزا و بازمون لە ژێر ناوی سەنتەری حکما لە شاری هەولێر دامەزرا کە دواتر ناوەکەی گۆڕا بۆ دەستگای نوری حکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری. دەستگا دەستەی دامەزرێنەری تایبەت بەخۆی هەیە و خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند. دیدی نوری حکما بوون بە پێشەنگ و سەرچاوێکی کاریگەر لە بواری پەروەردە و خزمەتکردن بە قورئانی پیرۆز و ڕۆشنبیری گشتی و ئاشناکردنی کۆمەلگا بە چەمک و بەها باڵاکانی ئاینی ئیسلام لە پێناو بەدەستێنانی ڕەزامەندی خوای گەورە پاشان خزمەتکردنی گەل و نیشتیمان. پەیامی نوری حکما خزمەتکردنی کۆمەلگا لە ڕێگەی پێگەیاندنی تاک بە پەروەردەی قورئانی. نوری حکما جگە لە نووسینگەی دەستگا و لقەکانی چەندین بازنەی لە خوار لقەکان کردوتەوە کە بە بەردەوامی خول و چالاکی قورئانی پیرۆزی تێدا بەڕێوە دەچێت. دەستگای نوری حکما استراتیژیەتی وایە کە هیچ کاتێک سەنگەر لە موسڵمانان ناگرێ بەڵکو بە پێویستی دەزانێ و هەموو کات هەوڵ دەدا موسڵمانان تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2019 ڕێکخراوی حکما لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نوری حکما. لەبەرەوەی توێژی منداڵ و نەوجواناندا توێر کۆمەڵگەیەکن دەستگا گرنگێکی زۆری پێداون. ساڵانە بە تایبەتی لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خول و سیمینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. هەروەها لە مانگی ڕەمەزان پرۆژەی چاکەکاری تایبەت بە قوتابیان لە ماڵەوە ئەنجام دەدرێت کە پێکاتووە لە چەندین پەرستش و کار و چالاکی پەروەردەیی. یەکێکی تر لە سەرەکیترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەمە بەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵتەجوید و خوێندنی وانەی پەروەردەیی قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ قوتابیانەشی کە تامەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی بەهرەدارانی تایبەت بە لەبەرکردن کردوتەوە کە لە ماوەی 3 ساڵیان کەمتر تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. دەستگا ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی پێشبڕکێی نوری دڵانی قورئانی پیرۆز لەسەر ئاستە جیاوازەکان. ئەمە جگە لە هەڵسەنگاندن و بەخشینی بڕوانامە بەوانەی کە هەموو قورئانی پیرۆزیان لەبەرە لەلایەن لیژنەیەکی تایبەت سەربەدەستەی قورئان لەبەران کە ئەرکی ئەم دەستەیە سەرپەرشتیکردنی قورئان لەبەران و پەرەپێدان بە توانستولی هاتووییان لە ڕێگەیدانانی خشتەی پێداچوونەوەی قورئانی پیرۆز و هەڵسەنگاندنی بەردەوام و گۆڕ و سیمینار و خولی تایبەت. دەستگا گرنگی دەدا بە ماڵەتی دروست خوێندنەوەی قورئان کە لەلایەن دەستەی باڵای ڕاستاندنی قیرائەتی قورئانی پیرۆز سەرپەرشتی دەکرێت. سوپاس بۆ خوا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست دە ڕیوایەت و قیرائەتە جیاوازەکان وەردەگرن. دەستگا گرنگی تایبەت دەدا بە بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی زیاتری ئەندام و مامۆستایانی. بۆیە لەم پێناوەدا ئەکادیمیای نوری حکمەی ڕاگەیاند کە کۆمەڵێک تەوەر و بابەتی جیاواز و هەمەلایەن لەخۆ دەگرێت. جگەل لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێ بە برەودان بە بیری ئەلوەسەتیە وابتەوکردنی پەیوەندی لەگەڵ دەستگا و ڕێکخراوە هاوشێوەکان هەروەها سازدانی خول و سیمینار و پانێڵ و پێشانگای کتێب و خولی ئۆنلاین و چالاکی وەرزشی. ئەمە جگە لە نووسینی چەندین کتێب و بڵاوکراوە لە بوارە جیاجیاکان ئەمەش لە پێناو پەرەپێدان و بەرەو پێشبردننی توانای ئەندام و مامۆسایان و قوتابیانی دەستگا بە تایبەتی و سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا بەگشتی. هەموو ئەو کار و چالاکیانش بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێن لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکان. خۆشەویستان، ئێستاش بەیەکەوە گوێبیستی وتەی بەخێرهێنان و ئاهەنگ دەبین کە لەلایەن زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نوری حکمەوە پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرمون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بناوي أنجمني باڵای دەستگا پڕ بەدڵ بە خێرهاتنی مامۆستایانی بەڕێز دەکەم لە برایان و لە خوشکان ئامادەبوانی بەڕێز خوای گەورە پاداشت خێری هەملایەک بداتەوە و هەروەها دەستخۆشیم لۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و هەروەها پەروەردەی نووسینگە و لق و بازنەکانی دەستگا و هەروەها دەستخۆشیم لە بۆ دەستەی پێشبڕچێکان و ئەو لێژنانەی کەوا هەڵسەنگاندنیان کرد لێژنەکانی تەحکیم هەم لە قۆناغی یەکەم هەم لە قۆناغی دووەم و هەروەها هەموو بەڕێوەبەرایەتەکان و ئەو ئەندامە بەڕێزانەی کەوا بەشدار بوون هەم لە بەڕێوەچوونی پێشبڕچێیەکە هەم لەو
ئامادەسازی کە بۆ ئەو ئاهەنگە کرا. خوای گەورە پاداش خێری هەموو لایەک بداتەوە، خوای گەورە میزانی حەسەناتی هەموو لایەش پێ قورس بکە یا ڕەبی. و هەروەها دەستخۆشیم لە بۆ خێرخوازانی بەڕێز خوا پێداوان خوای گەورە پاداشت خێریان بداتەوە کە بە گشتی پاپشتی ئێمەن لە دوای ڕەب العالەمین لە بۆ بەڕێوەچوونی کار و چارەشەکانی دەستگا بەگشتی و بە تایبەتیش لە بۆ بەڕێوەچوونی ئەو پێشبڕچیانە و هەروها ئەو دیاریانەی کەوا لەو ئاهەنگانە دەبەخشرێنەوە. خوای گەورە پاداشت خێریان بداتەوە، خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و منداڵێنە ڕەبی. و هەروەها دەستخۆشیم لۆ هەموو ئەو بەڕێزانەی لە برایان و لە خوشکان کەوا بەشدار بوون لەو پێشبڕچەیە. مجرد بەشداریکردن لەو پێشبڕچەیانە واللهی سوودی دنیا و قیامەتیانی تێدایە. و دەستخۆشی و پیرۆزباییشم لە ئەوانی کەوا پلەی بەرزیان بەدەستێنە. خوای گەورە ئیخلاص بە هەموو لایەک ببەخشی، خوای گەورە لە هەموو لایەک قبول بکە، خوای گەورە لە دنیا و لە قیامەت سەرکەوتومان بکە و پابەندمان بکە بە قورئان و بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڕێزان، دیارە هەر دەستگایەک، هەر بنکەیەک، هەر سەنتەرێک کەوا کاری سەرچەکەی بریتیبی لە لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەگەر بێت و پێشبڕچێ و مسابقاتی حفظی قورئان تێدا بەڕێوە نەچی، ئەو بەڕاستی ئەو دەستگایە، ئەو سەنتەرە، ئەو بنکەیە دەستگایەکی لاوازە، دەستگایەکی سستە، دەستگایەکی بێنمودە، وەکو ئاشێکە بەبێ ئاو. لێ بەڕاستی بوونی مسابقات و پێشبڕچێ بە معنای کەلیمە ڕوح دەخاتە بەری ئەو سەنتەر و ئەو بنکە ئەو دەستگایانەی کەوا لە خزمەتی لەبەرکردنی قورئانی پیرۆزن. دیارە ئەنجامدانی پێشبڕچەی قورئانی پیرۆز چەندین سوودی تێدایە، چەندین ئەهداف و ئامانجی تێدا جێبەجێ دەبی. یەکێک لەوانە مەسئلەی مڕاجعەکردن. ئەوەی کەوا دێ بەشدار بی لەو پێشبڕچەیانە بە تەئکید خۆی لێ ئامادە دەکات، مڕاجعەیەکی چاک دەکاتەوە، لەوەی لە کاتەکانی ئاسایی کە دەیکا زۆر زیاتری تێدا ئەنجام دەکەوەش بەڕاستی یەکێکە لە داواکراوەکان، یەکێکە لە مەبەستەکان، یەکێکە لە مەطلوبانەیەکەوە لە کەسێک داوا دەکرێت کاتێکەوە دەست بە پرۆژەی لەبەرکردنی قورئانی پیرۆز دەکات. لێ ئەگەر بێت و لەبەرکردنی قورئانی پیرۆز جارێک گرنگ بی، مڕاجعەکردنەوەی بە تەئکید دوو جار و زۆر زیاتریش گرنگترە. وەکو ئەوەیە ئەگەر کەسێک قورئان لەبەر بکات، ئەوجا ئەگەر ئاەتێک بی، ئەگەر سوورەتێک بی، ئەگەر هەموو قورئانی پیرۆز بی، قورئان لەبەر بکە بەڵام مڕاجعەی نەکاتە، وەکو ئەوەی کەوا کەسێک زراعەتێک بکاتن بەڵام ئاوی نەدا، بە تەئکید لە نەتیجەدا بەرەو وشکبوون و بەرەو مردن دەڕوا. لێرەوە دەڵێم هەر کەسێک بەنیازی لەبەرکردنی قورئانی پیرۆزە، ئەوجا ئەگەر جوزئێکە، ئەگەر 5 جوزئە، ئەگەر هەموو قورئانی پیرۆزە، ئەگەر بەو نیازەی لەبەری دەکەی کەوا مڕاجعەی نەکەیەوە وەڵڵاهی نەیکەی باشترە، چونکە بێگومان تەقسیریکردن ناڵێن ئەوانی کەوا عودریان هەیە، بەڵام تەقسیریکردن لە مڕاجعەی قورئانی پیرۆز بێگومان تاوانە، هیچ شەک و گومانی تێدا نییە. لێیە لە ئەسڵەوە کاتێکەوە بڕیار دەی قورئان لەبەر بکەی، لەگەڵ ئەو بڕیارش بڕیار بدە لەگەڵ قورئان بی هەتا مردن. ئەوە یەک لە ئەهدافەکانی مسابقاتە. هەدەفێکی دیکەی مسابقە ئەوەیە کە هەوڵ دەدەین لە مسابقات ڕوحی منافەسە کە لە هەموو ئینسانێکدا هەیە، ڕوحی منافەسە لە هەموو ئینسانێکدا هەیە، لە خلالی مسابقە تەوجیهی دەکرێت و ئاراستە دەکرێت بە ئاراستەیەکی ڕاست و دروست. ئاراستە دەکرێت لە بۆی کەوا منافەسەکەی یاخود ڕوحی منافەسەی لەو بوارە بەکاربینی لەگەڵ برایان و خوشکانی کەوا لە نەتیجەدا دەرەجە و پلەپایی بەهەشتی پێ بەدەستبینی، کە لە نەتیجەشدا ئەو نەع مسابقەی کەوا مەطلوبە و لە قورئانی پیرۆز و لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم داوا کرا، خۆشەویستی و برایەتی و ئەو پەڕی بەرزبوونەوەی تێدا دروست دەبی. ئەگەر بێت و بەو شێوەیە ئەو ڕوحی منافەسەیە ئاراستە نەکرێ، ئەوە بە تەئکید بەرەو دنیا پەرستی و منافەسەکردن لەسەر دنیا کە ئەو پەڕی حەسادەت و ئەو پەڕی صفاتی خراپی لێ بەپاش دەکەوی، کەوا بە تەئکید زەرەری دنیا و قیامەتی بەندەی تێدایە. و هەروەها لە خاڵێکی دیکەش
کاتێکەوە پێشبڕچێ ئەنجام دەدرێ مەبەست تێیدا ئەوەیەکەوە ئەو قوتابیە ئەو برایە ئەو خوشکە پەیوەست بی بە قورئان متعلق بی بە قورئان مصاحبەی قورئان بکە هاودەمی قورئانی پیرۆز بی لەبەر ئەوەی واللهی مصاحبەکردن و پەیوەستبوون بە قورئانی پیرۆز مایەی بەختەوەری دنیا و قیامەتە بەڵێ قورئانی پیرۆز شەک و گومانی تێدا نییە شەک و گومانی تێدا نییە کەوا نەخشە ڕێگای بەختەوەری دنیا و قیامەتە بەڵام یەکێک لە ئیستفادە و ئیجابیاتەکانی لەگەڵ قورئان ژیان ئەوەیە کەوا بەڕاستی خەمڕەوێنە بە تایبەتی لە سەردەم و زەمانێک و لە کاتانێکدا دەژین کەوا سیمای سەرەکی ئەو عەسرە بە موسڵمان و غەیرە موسڵمانەوە ئەوەیە لە قەلقی و لە نامورتاحی و لە ناخۆشیدا دەژێ ئەگەر قورئان نەبیتە هاودەمی واللهی لەوانەیە بەرەو ئاراستەیەکی خراپ بڕوا لۆیە بەڕاستی هاودەمبوون لەگەڵ قورئان پەیوەستبوون بە قورئان تعلقکردن بە قورئان مصاحبەکردنی قورئانی پیرۆز ئەگەر هیچی تێدا نەبی ئەو هەندەبی کەوا فعلاً خەمڕەوێنتە لە دنیا و لە قیامەت واللهی زۆرە تەماشاکە لەو حەدیثەیەکەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەجێڕتەوە خوای لە ڕازی کە ئیمامی محەممەد ڕوایەتی کردیە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم باز لەوە دەکا هەر کەسێک کە تووشی خەم و خەفەتێک بوو ئەو دوعایەی کرد کە زۆربەمان لەبەرمانە و لە ئاخیری حەدیثەکەش دەفەرمی بەڵێ ئەوەی کە جۆی لێبی ئەسڵ وایە لەبەری بکە اللهم إني عبدك ابن عبدك ابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك أسألك اللهم بكل اسم هو لك سميت به نفسك أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أو استأثرت به في علم الغيب عندك أن تجعل القرآن العظيم ربيع قلبي ونور صدري لرواياتك ونور بصري وجلاء حزني وذهاب همي إلا كأو دعاء كرد في أنصار صلى الله عليه وسلم قورا خم خفتي لا دبا تمشاكي عن دعاء سن عزيبة عبوديتي خود لبو خواهي قورا سبحانه وتعالى دوبات دكيوة توسل دكي بوي كوا من عبدي توم بداكو بابوش عبدي توم يا ربي وهروها أو ذا التوسل دكي بأسماء كان خواهي قورا سبحانه وتعالى أوي كوا لا خويتي أوي لا فيري أولياء ودوستاني خوي كردي أوي كوا لقرآن بيروز ولا هر كتاب إشكا داي بزاندي بهمو أسماء كان لي دفاريوة مطلوبك تسيا أن تجعل القرآن العظيم ربيع قلبي قرآن بيروز بكي بهاري دلم بهار همان دزانين بهار براستي ما هي دلخوشية ما هي فرحناية خمروين بهار بلام آية أو ربيع أو بهار كدرز دبلنا ودرون كداوا ذكي لخواي جور سبحانه وتعالى السنة خواي جور التعامل لقلبان دكاني أويه كأتوشتيشي لداوا دكي دبي هنقاوي لو بني سنتي خواي جور التعامل لقلبان دكاني أويه كأتو داوشتيشي لدكي دبي هنقاوي لو بني إيدي كو قرآن دبيتا بهاري دلد أقرأتو هنقاود لوننا أقر لقلي نجياي لخزمتي نبوي بفيربوني بلبركردني بمرازعة كردنوي بتيجيشتني بكار في كردني إنزا تصاور وامك كبفعلي خواي جورا قرآن بكاتب بهاري دلت أخواي جور دبارينوا يا ربي خوايا لد دبارينوا بعبوديتي خومان لبوتو بعبوديتي داكو بابمان يا ربي خوايا بهمو أسماء كاني خود لد دبارينوا يا ربي خوايا اجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور صدورنا ونور أبصارنا وجلاء أحزاننا وذهاب همومنا دوباره بيروز بايتان لدكم خواهي قورا موفق تامكا خواهي قور بردوام تامكا لخزمة القرآن بيروز ودس خوشيم لبوهم اوانك وابوكار ماندوبون خواهي قور لهم لا قبولك وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين خواهي قورا پاداشتي جنابي كاكتور بداتو كشفت عن الأذهان أستار غفلة وجليت للإنسان نور الحقيقة فكم من علوم قد كشفت غطاءها وكم من نكات قد أريت بآية فكيف بشكر والتشكر نعمة فتحت علينا باب علم وحكمة برزان استاش بينيري دوكومنتاريك دبين كتايبتا بتونيتي بريوتوني ديمين بيشبركي نوري ضلان
دوا بە دوای بینینی دوکومنتاریەکە گوێبیستی وتەی سەرۆکی دەستەی پێشبڕکێیەکان دەبین بەڕێز مامۆستا عەدنان هاوار. فەرموو. پێشبڕکەی نووری دڵانی نووری حکمە بۆ قورئانی پیرۆز. دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ساڵانە هەڵدەستێت بە ئەنجامدانی پێشبڕکەی نووری دڵانی قورئانی پیرۆز بۆ ئاستەکانی 5 جوزئی، 10 جوزئی، 15 جوزئی، 20 جوزئی و 30 جوزئی لەسەر ئاستی نووسینگە و لەق و بازنەکانی. يولج الليل في النهار ويولج النهار في الليل وهو عليم بذات الصدور. پێشبڕکێکە بە دوو قۆناغ بەڕێوە دەچێت. لە قۆناغی یەکەم لەبەر زۆری ژماری بەشداربووان لە نووسینگە و لەق و بازنەکان لێژنەی تایبەت پێک دێت بۆ هەڵسەنگاندن. دوای هەڵسەنگاندن یەکەمی ئاستەکان سەر دەکەون بۆ قۆناغی دووەم. قۆناغی دووەمی پێشبڕکێکە کە لە نووسینگەی نووری حکمە بەڕێوە دەچێت. هەڵسەنگاندن لەلایەن لیژنەیەکی باڵا ئەنجام دەدرێ و لە هەر ئاستێک یەکەم و دووەم و سێەم دیاری دەکرێت. پێشبڕکێکە لەسەر 100 نمرەیە. 90 نمرە لەسەر لەبەرکردنی قورئان، 10 نمرە لەسەر ڕەچاوکردنی یاساکانی چاک خوێندنەوە. بەشداربوو لە ئاستی 5 جوزئی و 10 جوزئی 4 پرسیاری ئاراستە دەکرێت. لە ئاستی 15 جوزئی و 20 جوزئی و 30 جوزئیشدا 5 پرسیاری ئاراستە دەکرێت. من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون. شایانی باسە پێشبڕکەی نووری دڵانی نووری حکمە بۆ ئەندامان و مامۆستایان و قوتابیانی گەنج ئەنجام دەدرێت. پێشبڕکەی نووری دڵانی نووری حکمە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على محمد رسول الله. مامۆستایانی بەڕێز، برایان خوشکان، ئامادەبوانی خۆشەویست، بە ناوی دەستەی پێشبڕکێیەکان دووبارە بە خێراتنێکی گەرمتان دەکەین بۆ دەیەمین ئاهەنگی نووری دڵان. بەڕێزان، یەکێک لە کارە گرنگەکانی دەستگای نووری حکمە گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆیە ساڵانە دەستگا هەڵدەستێت بە چەندین چالاکی جۆراوجۆر و پێشبڕکێی قورئان بۆ نووسینگە و سەرجەم لق و بازنەکانی دەستگا کە لە نێویاندا پێشبڕکێی نووری دڵانە. بەڕێزان، گرنگی و ئامانج لەو پێشبڕکێیانە بریتیە لە بەرزکردنەوەی ئاستی لەبەرکردنی قورئانی پیرۆز و زیاترکردنی مراجعە و منافەسەی شەریفانە و هەروەها لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ بەدەستهێنانی زانست و زانیاری، جیهاد و تێکۆشانە لە پێناوی خوا. ئەوەش دەچێتە سەر ئەو فەرمودەیە لا سەبق إلا في نصل أو خف أو حافر. بەڕێزان، ئەم پێشبڕکێیە ساڵانە بۆ مامۆستا و ئەندام و قوتابیان لە نووسینگە و سەرجەم لق و بازنەکان ئەنجام دەدرێت و هەروەها پێشبڕکێی داهاتوومان کە 11مین پێشبڕکێی قۆناغی یەکەمی لە 11ی مانگی ڕەمەزان دەست پێ دەکات کە دەکاتە 11ی سێی 2025 و هیوادارین هەموو لایەک بە ئەندام و مامۆستا و قوتابیەوە چاک خۆیانی بۆ ئامادە بکەن و بە گروتینەوە بەشداری بکەن. لێرەدا بە پێویستی دەزانم دەستخۆشی لە لێژنەکانی پێشبڕکێ بکەم لە قۆناغی یەکەم و دووەم لە نووسینگەی دەستگا و سەرجەم لقەکان کەوا ماندوونە ناسانە تاوەکو کۆتایی پێشبڕکێکە ماندوو بوون. داواکارین لە خوای پەروەردیگار بە باشترین شێوە پاداشتیان بداتەوە و پیرۆزبایی لە سەرجەم بەشداربووانی قۆناغی یەکەم و دووەم دەکەم، بە تایبەتی یەکەم و دووەم و سێیەمی سەر ئاستەکان. هەروەها سوپاس و پێزانین بۆ سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی نووری حکمە کە هاوکار و هەماهەنگ بوون بۆ سەرکەوتنی پێشبڕکێیەکە و سازدانی ئەم ئاهەنگە. سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک، خوای پەروەردیگار پاداشتان بداتەوە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وەبەڕەکاتوه. خوای گەورە پاداشتی بەڕێز مامۆستا عەدنان هاوار بداتەوە بۆ ئەم چەند ڕوونکردنەوەی لەسەر پێشبڕکێکە. ئامادەبووان و بەڕێزان، ئێستاش دەست دەکەین بە بەخشینی سوپاس و پێزانین بە سەرۆک و ئەندامانی لیژنەی باڵای پێشبڕکەی نووری دڵان. داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگا دەکەین بفەرموێ بۆ پێدانی سوپاسنامەکان.
بەڕێز دکتۆر عەلی جەلال عەوڵە سەرۆکی لیژنە، بەڕێز دکتۆر فەرەیدون عەزیز ئەحمەد ئەندامی لیژنە، بەڕێز مامۆستا سیان محەممەد ڕەشید ئەندامی لیژنە. ئامادەبوانی عزیز، سمبولی ئەهلی قورئان سمبولێکی تایبەتە و ساڵانە وەکو ڕێز و شکۆیەک دەدرێ بەو بەڕێزانەی بەشداربوون لە پێشبڕکێی نووری دڵان و توانیویانە لە هەر یەک لە ئاستە جیاوازەکان پلەی یەکەم یان دووەم یاخود سێیەم بەدەست بهێنن. داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگا دەکەین بفەرمێ بۆ بەخشینی سمبول بە برایان و هەروەها بەڕێز مامۆستا ئیسڕا هیدایەت بفەرمێت بۆ بەخشینی سمبول بە خوشکانی بەشدار بوو. زۆر سوپاس بۆ بەڕێز کاک دکتۆر عەبدوڵڵا سەرۆکی دەستگا، هەروەها بەڕێز مامۆستا ئیسڕا هیدایەت. ئامادەبوانی قەدرگران، بەیەکەوە گوێبیستی و سرودێک دەبین لەلایەن چەند قوتابیەکی دەستگا. با بەڕێزیان بفەرموو. قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە، قورئان نورە ترایە، ڕووناچینێ و ڕێگایە، قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە، قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە، قورئان نورە ترایە، ڕزناچینێ و ڕێگایە، قورئان نورە ترایە، ڕووناچینێ و ڕێگایە، ڕووناچینێ و ڕێگایە. گیان و ڕوحمان بە قوربان فیدای کەلامی سوبحان، گیان و ڕوحمان بە قوربان فیدای کەلامی سوبحان، پەیامێ بۆ ئینس و جان ئەوە بەرنامەی ڕەحمان، پەیامێ بۆ ئینس و جان ئەوە بەرنامەی ڕەحمان، ئەوە بەرنامەی ڕەحمان. قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە، قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە، قورئان نورە ترایە، ڕووناچینێ و ڕێگایە، قورئان نورە ترایە، ڕووناچینێ و ڕێگایە، ڕووناچینێ و ڕێگایە. صاحبی ئەم قورئانە ڕەحمانە و میهرەبانە، صاحبی ئەم قورئانە ڕەحمانە و میهرەبانە، ئەوای لەگەڵ قورئانە هەمیشە شادومانە، ئەوای لەگەڵ قورئانە هەمیشە شادومانە، هەمیشە شادومانە. قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە، قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە، قورئان نورە ترایە، ڕووناچینێ و ڕێگایە، ڕووناچینێ و ڕێگایە، ڕووناچینێ
ڕێگایە. ئەزیزان دەست دەکەین بە بەخشینی بڕوانامەکان بەسەر یەکەم و دووەم و سێمی سەرجەم ئاستەکان. سەرەتا داوا لە بەڕێز دکتۆر عەلی جەلال دەکەین بفەرمێ بۆ سەر ستەیج بۆ پێدانی بڕوانامە بە یەکەم و دووەم و سێمەکانی ئاستی 30 جوزئی، 20 جوزئی و 15 جوزئی. سەرەتا لە ئاستی 30 جوزئی دەست پێ دەکەین. قورئان لەبەری نووسینگەی دەستگا فاتیمە عەیدان عەبود دەرچووە بە پلەی یەکەم بە نمرەی 97. تاج الكرامة نرتجي أنت فينا قورئان لەبەری لقی سەرچاوە عەبدوڵڵا شەمسەدین عەبدوڕەحمان دەرچووە بە پلەی سێیەم بە نمرەی 94.75. بەشداربووی لقی سلێمانی ئاورنگ سەلیم کەریم دەرچووە بە پلەی یەکەم بە نمرەی 97.75. بەشداربووی لقی کەرکووک بەهرە عومەر محەممەد بە هەمان شێوە دەرچووە بە پلەی یەکەم بە نمرەی 97.75. بەشداربووی لقی سلێمانی کانی ئەحمەد عەزیز دەرچووە بە پلەی دووەم بە نمرەی 97.5. بەشداربووی نووسینگەی دەستگا هێرش عەبدولمەجید مەولود دەرچووە بە پلەی سێیەم بە نمرەی 97.5. بەشداربووی نووسینگەی دەستگا عەبدولقادر ڕەشاد قادر دەرچووە بە پلەی سێیەم بە نمرەی 97.5. بەشداربووی نووسینگەی دەستگا هەڤاڵ حەسەن محەممەد دەرچووە بە پلەی یەکەم بە نمرەی 99. بەشداربووی لقی سلێمانی پەیام ئەحمەد مەحموود دەرچووە بە پلەی دووەم بە نمرەی 98.75. بەشداربووی لقی سلێمانی محەممەد ستار محەممەد دەرچووە بە پلەی سێیەم بە نمرەی 97.5. بەشداربووی لقی سلێمانی بازنەی بەکرەجۆ سۆزیار غەفوور حەمید حامید بە هەمان شێوە دەرچووە بە پلەی سێیەم بە نمرەی 97.5. یارەنجامێ لەو سەحرایە چ سەحرایێ لە باسنایە هاوتای نییە لەو دونیایە خاوەنی بانگهێشتن خوایە نەنکێنی ڕێگاکەم دوورە مردن آخرین سنورە بۆی عقلی سوارە سوورە هەر وەک لەم ژوور بۆ ئەم ژوورە هەر وەک لەم ژوور بۆ ئەو ژوورە یارەنجامێ لەو سەحرایە چ سەحرایێ لە باسنایە هاوتای نییە لەم دنیایە خاوەنی بانگهێشتن خوایە عەزیز وە خۆکەوە ئادای گرنج و گۆڵ خۆتی بۆ بادای ڕێگەی سەرڕاز بگرادای ناکەی لەو ڕێگایە لادای ناکەی لەو ڕێگایە لادای یارەنجامێن لەو سەحرایە چ سەحرایێ
لباسنايا هاوتاینیا لەم دنیاە خاوانی بانگهێشتن خوایە لەوێ میوانی خواژانی لە خزمەت پێغەمبەرانی ڕێگەی ئاوا هەروێچانی هەموو دنیا بە قوربانی هەموو دنیا بە قوربانی یارەنجامێ لەو سەحرایە چ سەحرایێ لەباسنایە هاوتاینیە لەم دنیاە خاوانی بانگهێشتن خوایە لە هیچ مەڵبەندێ ناگریسی لە دڕک و داڵان ناترسی لە خۆش و تاڵان ناپرسی هەرچەندی نوت بێت و برسی هەرچەندی نوت بێت و برسی یارەنجامێ لەو سەحرایە چ سەحرایێ لەباسنایە هاوتاینیە لەم دنیاە خاوانی بانگهێشتن خوایە خاوانی بانگهێشتن خوایە بەشداربووی لقی سلێمانی بازنەی سێتوان محەممەد ڕزگار عەبدوڵڵا دەرچووە بە پلەی یەکەم بە نمرەی 99.75. بەشداربووی لقی سلێمانی بازنەی بەکرەجۆ هودا نەسڕەدین عەبدوڵڵا دەرچووە بە پلەی سێیەم بە نمرەی 99. بەشداربووی لقی ڕانیە کارین عومەر عەبدوڵڵا بە هەمان شێوە دەرچووە بە پلەی سێیەم بە نمرەی 99. بەڕێزان لەبەر زۆری ژمارەی بەشداربوانی قۆناغی دووەمی پێشبڕکەی نووری دڵان و نەبوونی کات و دەرفەتی پێویست ناتوانین یەک بەیەک ناویان بخوێنینەوە و بڕوانامەکانیان پێشکەش بکەین لەسەر ستەیج. بەڵام لەسەر شاشە ناوی بەشداربوانی قۆناغی دووەم پەخش دەکرێ و دوای کۆتایی ئاهەنگیش دەتوانن بڕوانامەکانتان وەربگرنەوە و هەر بەشداربوویەکیش لە ئاهەنگەکە ئامادە نەبووە پشتیوان بخوا لە ڕێگەی لق و بازنەکانیان بڕوانامەکانیان بۆ دەنێرینەوە.